بە مەبەستی دەرهێنانی کارتی نیشتیمانی و پاسەپۆرت بۆ ئاوارەکان وەفدێکی وەزارەتی ناوخۆی عێراق سەردانی کەمپی لەیلانی لە سنووری کەرکووک کرد. ئەمەش لە چوارچێوەی بڕیاری دەرکردنی کارتی نیشتیمانی و پاسەپۆرتە بۆ سەرجەم ئاوارەی ناو کەمپەکان. لەو بارەیەوە لیوا محەممەد ساجر نوێنەری نووسینگەی وەزیری ناوخۆی عێراق وتی پرۆسەکە بەردەوام دەبێت تا ئەو کاتەی سەرجەم ئەو ئاوارانەی کارتی نیشتیمانی و پاسەپۆرتیان نییە بۆیان دەربکرێت. وەزارەتی ناوخۆی عێراق لیژنەیەکی پێکێناوە بە مەبەستی دەرکردنی کارتی نیشتیمانی و پاسەپۆرت بۆ ئاوارەکانی عێراق و هەرێمی کوردستان. لیژنەکە بە هەمانگی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و یۆنامی کارەکانی بەڕێوە دەبات. کارەکان چەند ڕۆژێکە دەستی پێکردووە و تاو کاتە بەردەوام دەبێت سەرجەم ئاوارەکان کارتی نیشتیمانی و پاسەپۆرتیان بۆ دەردەکرێت. کارەکانی لیژنەکان سەرجەم پارێزگاکانی عێراق هەولێر و سلێمانی و دوهۆک دەگرێتەوە و ئەمڕۆژ لە پارێزگای کەرکووکەوە دەستپێکی کارەکانمان دەستی پێکردووە. لە کاتی دەستپێکردنی شەڕی داعش و کۆنتڕۆڵکردنی بەشێکی زۆر لە ناوچەکانی ناوەڕاستی عێراق بە هەزاران خێزانی ئاوارە لە پارێزگاکانی دیالە و سەلاحەددین و نەینەواوە ڕوویان لە شاری کەرکووک کرد. ئێستا ئەم کەمپانە بەشێکی زۆر لەو ئاوارانە لە خۆ دەگرن کە خەڵکی پارێزگای سەلاحەددینن، بەڵام وەکووەوان دەڵێن بەهۆی ئاوەدان نەکردنەوەی ناوچەکانیان و ترس لە جموجۆڵەکانی داعش ناتوانن بگەڕێنەوە ناوچەکانی نیشتەجێبوونی خۆیان. داواش لە حکوومەتی بەغداد دەکەن زەمینەی گەڕانەوەیان بۆ سەرزێدی خۆیان بۆ بڕەخسێنێت. نطالب نرجع على وظائفنا ونطالب داوا دەکەین لە حکوومەت بمانگێڕێتەوە سەر ماڵ و حاڵی خۆمان. لێرەوە زەعمان باشە، بەڵام ناکرێت هەر لێرە بین و نەگەڕێنەوە بۆ شارەکانی خۆمان. هەر بۆیە داواکارین حکوومەتی عێراق هاوکارمان بێت لە ئاوەدانکردنەوە و گەڕانەوەمان بۆ ناوچەکانی خۆمان. واحنا سعى بدنا نرجع على محافظتنا. والله هي مطالبنا نطالبهم بانهم الامن والامان. داوا لە حکوومەت دەکەین ئاسایش بۆ ناوچەکانمان دابین بکات، خزمەتگوزاری پێ بگەێنێت و تا بتوانین بگەڕێنەوە. لەم کەمپانە خزمەتگوزاری کەمەوە ئێستا زستانە، ئیتر لەم کەمپانە ژیان قورس دەبێت. هەر بۆیە داوا لە حکوومەت و دەستەی مافی مرۆڤ عێراق دەکەین هەوڵ بدەن بمانگێڕنەوە ناوچەکانی خۆمان تا لەوێ ژیان بگوزارێنین. لە سنووری ناحیەی لەیلان 3 کەمپی ئاوارەکان هەیە. بەشێکی زۆر لە ئاوارەکانی سەلاحەدین و حەویجە لە خۆ دەگرێت، بەڵام لە 3 مانگی ڕابردوودا بە سەدان خێزانی چەکداری داعش لە کەمپی حەمام عەلی مووسڵەوە هێنراونەتە و کەمپانە و نیشتەجێ کراون. ئەمەش دڵە ڕاوکێی لە ناوچەکە دروست کردووە. بەو پێی مەترسی دەکرێت لە داهاتوودا ببنە مەترسی بۆ سەر ئەمنیەتی کەرکووک و دەوروبەری. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.